بالغ بوو بەپێ مەزهەبی ئیمام جەعفەر لە تائیفەی شیعەدا دەتوانن بەشوو بدەن. دەنگدان لەسەر قانونی باری کەسیتی لە عێراق بوو بەشودانی کچی منداڵ هێشتا ماویەتی بووتان باز بکەم. بەرەو قوڵایی باشووری عێراق دەچینە قەزای موسەیەب سەر بە پارێزگای بابل 80 کیلومتر دەکەوێتە باشووری بەغداد. بەشودانی کچێکی منداڵ منی ناچار کردووە ئەم ڕێگایە بگرمە بەر. دەبێ ماڵەکەی بدۆزمەوە. ئەم دوو گەنجەی سەر ئەم ماتۆرسیکلە ماڵی ئەو کچە منداڵە دەزانن. پێشم دەکەون. ئێرە ناوچەیەکی هەژارنشینە لە موسەیەب. گەیشتمە ماڵەکە. دەرگا و دیوار و خانوەکەی پێم دەڵێن گیرودەی هەژارین لە دەرگامدا. کچێکی دڵگیر و منداڵێکی بەری و جوان دەرگاکەی کردەوە. ئەوە خۆیەتی غەدیر تەمەنی 13 ساڵە بەشوو دراوە و تەلاقیش دراوە. هاتوونەتەوە ماڵی دەبێ ڕوخسەتی دایکی وەربگرین. ساکا بۆ ئێمە یان نا؟ باوکی لە یەکێک لە مستەشفانەی لێرە حکومی موظفە ویستم تەباقە نانی دروست دەکەم. باشی ناوت چییە؟ ناوم غەدیرە. غەدیر نەجم. بەڵێ. ناسنامەکەت پێیە؟ بەڵێ هەیە. نا لەوێ نییە. پێت نییە. غەدیر نازانێ ئێمە کێین بۆچی هاتووین بۆ ماڵیان. فەرمووی لێ کردین. کەزانی قسەی ئێمە لەسەر بەشودانی کچە منداڵەکانە غەدیر هەستی بە نێزیکی کرد. هەر چەند سەیری غەدیر دەکەم بۆم قرسە بڵێم ئەم کچە منداڵە بێوەژنە. دایکی قسەی لە دەمی کچەکەی وەرگرت پێی گوت بیسمان شود کردووە. بەڵێ دوایەوە نزیکەی ساڵێک. نزیکەی ساڵێک. ساڵێک. بەڵێ. دواتر تەلاق درا. دایکی غەدیر کچەکەی حالی نەکردووە شوکردن بەو تەمەنە بڕیارێکی خێرایە پشێمانی لە دوایە. بۆچی تەلاق دراین؟ خێزانەکەیان خەڵکی باش نەبوون. لێیان دەدا. دایکی غەدیر ینی دەکرێت تەمەنی 13 ساڵ بێ بەشوو بدە هێشتا بچووکە تەمەنی 13 ساڵ. ئەو بەڕەزامەتی خۆی هاوسەرگیری کرد. ئەی تۆ تەمەنت چەند بۆ کاتی شۆت کرد؟ بەخوا نازانم منداڵ بووم. چەند بوو؟ بەخوا نازانم چونکە خوێندەواریم نییە. دایکم 14 ساڵ بوو کە هاوسەرگیری کرد. 14 ساڵ تۆش 12 ساڵ. ئەم بابەتە کاریگەری لەسەر تۆ هەبوو؟ زۆر کاری تێکردین و باوکی زۆر پێ ناخۆش بوو. لە ماڵەوە دەگریت؟ بەڵێ بە بەردەوامی دەگری. بۆچی دەگریت؟ دەگری و ئازار دەتێژێت چونکە وێشتە منداڵە. جارێکی دیگە هاوسەرگەری دەکەی؟ خوا کەریمە نازانم. خوا کەریمە.
ئیشەڵڵا هاوسەرێکی باشتر لە پێشوو دەدۆزێتەوە. غەدیر هێشتا حەزی لە یاریکردن و تێکەڵبوون هەیە لەگەڵ هاوڕێیەکانی گەڕک هەر وەک منداڵ پێ دەکەنێ بەڵام هەرزوو خۆری منداڵی ئاوا بوو. دەچینە ناو قەزای موسەیەب زۆربەی دانیشتوانی شیعە مەزهەبن. ژیانی هاوژێنی و بەشودانی کچ لەم ناوچەیە جێوازە. نووسینی سەر دیواری ئەم ماڵە منی ڕاگرت. ئێرە ماڵی دایکی موهەیمەنە. موهەیمەن مامانە. ماڵەکەی پڕ لە چێڕووکی ئەو ژنانەیە هێشتا منداڵن دەبنە دایک. موهەیمەن لە ماڵی خۆی ژووری منداڵبوونی هەیە. دەڵێت بێوەژنی وەکو غەدیر یەکجار زۆرن. منداڵی زۆر هەن دەبنە دایک. دایکی موهەیمەن سڵاو. لەسەر دیوارەکە نووسراو بوو مۆڵەتی ڕسمی لە دەوڵەت وەرگرتیە. بەڵێ مۆڵەتم هەیە لە وەزارەتی تەندروستیەوە. لە وەزارەتی تەندروستی دێنە لای تو ناچنە نەخۆشخانە. نەخێر سەردانی کلینیکی تایبەتیم دەکەن. تو شوێنی تایبەت هەیە؟ بەڵێ شوێنی تایبەتم هەیە. هەموو شتێکت هەیە؟ هەموو شتێکی تێدایە. واتە وەکو نەخۆشخانە وایە؟ بەڵێ ئەمە کلینیکی تایبەتە نەخۆشخانە نییە. کلینیکە. هەموو ئەو پێداویستیانەی تێدایە کە منداڵ پێویستیەتی. دایک و منداڵ؟ دایک و منداڵ. لەکوێ لە دایک دەبن؟ ئەمە شوێنی منداڵە، ئەمەش شوێنی لەدایکبوونی منداڵە. بوو لە دایک بوون. ئەم لانکەش ئەم لانکەش تایبەتە بە منداڵ. چ تەمەنێک لە دایکان دێنە ئێرە؟ لە هەموو تەمەنێک و لە هەموو پارێزگاکانەوە دێن. وەکو بچووکترینیان چەندە؟ 12-13 ساڵ. 12 و 13 ساڵ؟ بەڵێ لە تەمەنی 12 ساڵیدا شووی کردو و لە تەمەنی 13 ساڵیدا دووگیان دەبێت. لەگەڵ مێردەکانیان دێنیان بە تەنیا؟ نەخێر لەگەڵ مێردەکانیان دێن. واتە بە فەرمی هاو سەرگیریان کردووە؟ بە فەرمی بەڵام زۆربەیان بۆ نمونە گرێبەستەکانیان تۆمار ناکەن واتە گرێبەست لە دادگا نییە. لای مەلاو پیاوانی ئاینی؟ بەڵێ لەم تەمەنەدا دایک پێ نەگەیشتووە ناتوانێت چاودێری منداڵ و مێرد بکات. خۆی هێشتا منداڵە. ئەم جورە هاوسەرگیریە زیاد بووە؟ بەڵێ زیادی کردووە بە تایبەت لەم دوایانە بەڵام زۆربەیان بە جیابوونە و کۆتایی دێ. من کچەکەی خۆمم بە بچووکی بەشودا. تەمەنی چەند بوو؟ تەمەنی 13-14 ساڵ بوو. دەمەوێت لەو بابەتە قوڵتر ببمەوە. هەردەی زیاتر لەسەر کەسی بەشودانی کچی منداڵ لە عێراق هەڵدەدەمەوە. دەبێ بەرە و خواروی عێراق بچم. ڕێگای پارێزگای کەربەلامان گرتە بەر لە الحەمام وەستام. چوومە ماڵی عەلا. ئەم ژنەش مامانە. خۆم بەژووردا کرد عەلا لەگەڵ ئێمە هاوکارە. ئەویش دڵگرانە لە دووگیانبوونی کچەکان بە منداڵی. هەموو قسەکانی باس و خواسی بەشودانی کچی بچووکی ناوچەکە. دەڵێ کارەسات دوای زەماوەندەکە دەست پێ دەکات. بچووکترین تەمەنکە کچێک هات بێتە لە چەند بووە؟ 13 ساڵ. 13 ساڵ. بەڵێ 13 ساڵ بووە و منداڵیشی بووە؟ بەڵێ منداڵی بوو. کەوایە لە تەمەنی 12 ساڵی شووی کردووە. و لەم ناوچە چۆنە؟ بەڵێ لێرە هاوسەرگیری کچانی بچوو زۆر ئاسانە. دوا حاڵەتی هاوسەرگیری کە لێرە لەم ناوچە بینیوتە تەمەنی زاوە بوو چەند بووە؟ لە دوا حاڵەتی هاوسەرگیریدا کوڕەکە تەمەنی 12 ساڵ بوو.
بەڵێ لە پۆلی 6 سەرەتایی بوو کچەکەش لە پۆلی 5 سەرەتایی بوو 2 ساڵ پێکەوەمانەوە پاشان کێشە دروست بوو تەلاق درا دواتر جارێکی تر ژنی هێنایەوە حاڵەتەکانی تەلاق لێرە زۆر بوونە چونکە کچەکە منداڵە و تێناگات ڕۆژەکەی چەندە 10 سەدا هەشتا 80 لە سەدی کچان لە تەمەنی بچووکیدا شو دەکەن بەڵێ لە تەمەنی 12 ساڵی بە پێویستی خۆیان بە پێویستی خۆیان تەنیا هاوسەرگیری لە تەمەنی بچووکدا نیە ئەوەشە کە بە پێویستی خۆیان دەکرێت لا احنا نريد شو اسمه بالحديقه ابو انمار علا پێگوتم چیت دێوە کوڕێکی منداڵە لە چواری سەرەتایە ژنیان بۆ هێناوە يعني انا يريدون يخطبون تەلاقی داوە ژنێکی دیکەشی هێناوە علا گوتی دانیشە مەڕۆ ڕاست تەلەفۆنی بۆ بەڕێوبەری قوتابخانەی منداڵەکەی کرد گوتی وەرە بۆ ئێرە ئیشم پێێت مامۆستا عوبەید یەکسەر هات گوتم شتیوا ڕاستە گوتی ئەرێ وەڵڵا علا مەجلسی خۆشە هەر لێرە مامەوە گوتی کچێکیان هێناوە لام خەسووی لەگەڵدا بوو قسەی علا لەسەر ئەم ژنە منداڵە منی تاسان تووشی شوکێکی گەورە کردین قوتابیەکم هەبوو لە پۆلی چواری سەرەتایی ڕۆژێک هات داوای 15 ڕۆژ مۆڵەتی کرد پێم گوت قوتابخانە 15 ڕۆژ مۆڵەت نادات و ناتوانین ئەم جۆرە مۆڵەتە بدەین دواتر پرسیارم لێ کرد بۆچی 15 ڕۆژت دەوێت گوتی دەمەوێت هاوسەرگیری بکەم منیش بەڕاستی پێکەنیم بە بیرۆکەی هاوسەرگیری ئەویش هەستی بە شەرم کرد هاوسەرگیری کرد و ئیتر نەگەڕایەوە بۆ قوتابخانە دوای ماوەیەک لە شەقام بینیم پرسیارم لە دۆخی کرد گوتی تەلاقم دا و دووبارە هاوسەرگیریم کردەوە ئەمەی تەلاقدا و دەرگای کردەوە ئیتر ئەم یاسایانە ڕێگە بەم کارانە دەدات کێشەکە ئەوەیە کە بە بێگرێبەستی دادگا ژنیان پێدەهێنێت تەنها بەگرێبەستی مەلا پیاوان یاینی بەڵێ مەلا من بەڵگەنامەیان بۆ دەردەکەم دێن وەری دەگرن بەڵام ئەمانە درەنگ کەوتون و هێشتا نەهاتون وەری بگرن داوەکوێ سەوەریان نەگرتووە تا ئێستا وەریان نەگرتووە نزیکەی چەند منداڵ بوون تا لە ساڵێکدا لە ساڵێکدا نا بابە مانگ حسابی بکەم هەندێک جار 28 25 20 15 لە مانگێکدا بەڵێ لە مانگێکدا لە ناویان کچی تەمەن بچووکەن بەڵێ کچی تەمەن بچووک دێن هەندێکیان تەمەنیان 14 15 16 ئەمانەیە ئێمەش کارەکەیان بۆ دەکەین 13 ساڵیش بەڵێ تەنانە 13 ساڵیش کچێک لەو تەمەنە هات بۆلام کچە بە باڵغ نەبەوە و بەشو دراوە بەڵێ یەکێکیان هات باوە ژنەکەی ژنی باوکی هێنای چونکە 2 ساڵ بوو منداڵی نەدەبوو سەردانی پزیشکیان دەکرد کاتێک پرسیارم لێ کرد بۆم دەرکەوت کە هێشتا نەگەیشت بووە تەمەنی پێگەیشتن دوای 2 ساڵ پێگەیشت و دووگیان بوو هێنان بۆ لامان گوتم ئەی پێشتر نەمگوت هێشتا پێ نەگەیشتووە دەمەوێت بزانم چۆن بەو تەمەنە بچووکە کچ لە پیاو مارە دەکرێت قسەم لەگەڵ خەڵک کرد گوتیان باشترە بچێتە ناوچەی سەڵامیە ئەو کارە سەید دەکات سەید حوسێن شرێفی جێگەی متمانەی خەڵکە ئەو گرێبەستی مارەی دەکات هەر کە لێم پرسی سەید تویت گوتی بڵێ گوتم ئەو سەیدەی گرێبەستی هاوژێنی دەکات گوتی بڵێ چووینە ژوورێ و لێم پرسی بە چ شەرعەیەک کچی بچووک مارە دەکەن گوتی ئیشەکە زۆر ئاسانە لە شەریعەتی ئێمەدا کاتێک کەس دەگاتە تەمەنی 9 ساڵ مکەلەف دەبێت مکەلەف بەچی بە نوێژ و ڕۆژ و پەرستش ئەگەر دوای تەمەنی 9 ساڵی بچێت بۆ حەج حەجەکەی ئەژمار دەکرێت لەم ڕوانگەیەوە
وەکو چۆن کوڕ لە تەمەنی 14 ساڵیدا پێدەگات ئایا دروستە هاوسەرگیری بکات یاخودنا؟ هاوسەرگیری دەکات. بەڵێ بەویستی خۆی هاوسەرگیری دەکات. ئەی کچ کچیش ئەگەر پێگەیشت کەی باڵغ دەبێت لەم ناوچەیە لە شەریعەتی ئێمەدا 9 ساڵ. دەتوانم دەفتەری گرێبەستەکانی هاوسەرگیری بینم؟ کام دەفتەر؟ ئەگەر ببێت نیمە لای من گرێبەستی شەرعی تەنیا زارەکیە. گرێبەستی زارەکی بەڵێ بە بنووسین گرێبەستی زارەکی بەڵێ تەنیا ڕەزامەندی هەردوو لە تۆ ڕازی دەبێتن شوبەوە بکەی ئافرین فاتحە دەخوێنین و تەواو بەڵێ تەوا و ئەمە گرێبەستە بەڵێ دەبێتە گرێبەست. يعني في وجه اي نعم هيك محفوظة هذا وجهها بس بسم الله الرحمن الرحيم ما شاء الله ماشاءالله چەند جوان بووی گۆڕاوی في أي لە کام لەم کتێبانەدا باسی هاوسەرگەری دەکەن منهاجی صالحین سیرکە ئەمە بە گوێرەی سەید خۆئیە سیرکە لە گرێبەستی نیکاحی هەمیشەیدا يكون يعني عقد دەبێتە گرێبەستی فەرمی هاوسەرگەری فەرمی واتە هەمیشەی سیرکە لە گرێبەستی نیکاحی هەمیشەیدا ئەوەندە بەستە کە ژنەکە بە مێردەکە بڵێت خۆمم لە تۆ مارە کرد بە مارەی ئەوەندە مارەکە چەند دەبێت بۆ نمونە ملیۆنێک یاخود 2 ملیۆن بەرزترین مارەی کە بینیوتە چەند بووە دەگاتە 20 یاخود 25 ملیۆن کەمترین وە کەمترینی 5 ملیۆن واتە بابەتەکە ئاڵوس نییە نا ئاسانە لا ئێمە بابەتەکە سادەیە سیرکە ژنەکە دەڵێت خۆمم لە تۆ مارە کرد بە مارەی دیاریکراو ئەویش دەڵێت قبولم کرد. ئێدی تێگەیشتن تا زیاتر بەرەو باشووری عێراق بچی کەیسی بەشودانی کچی منداڵ زیاتر دەبینی. دەمانەوێت بگەڕێنەوە بەختا بچینە پەرلەمانی عێراق. یاسای باری کەسایەتی هەموار کراوە. لەمە دووە مەزهەبگەرانی شیعە لە عێراق لەسەر مەزهەبی ئیمام جەعفەر هاوسەرگیری دەکەن. ئەمەش ڕێگەی زیاتر دەداتە پیاوانی ئاینی مەزهەبی شیعە بۆ بەشودانی کچ. لە ڕێگادا ئەم ژنانم بینی وەستام هەر منیان بینی سەر و چاویان کرد. بەڵام دژی یاساکەن گوتیان ئێمە شیعین قەت ناهێڵین ئەم یاسایە منداڵی ئێمە بگرێتەوە. فیال منطقە ئەلبن لەم ناوچەیە کچ لە چ تەمەنێکدا شو دەکات؟ لێرە بەڵێ پێشتر واتە بەگوێرە مەزهەبی مام جەعفەر لە تەمەنی بلوغدا؟ بەڵێ 9 ساڵیدا دەبێت شو بکاتن. ئێستا کەس لەسەر حکمی جەعفەری قبولی نییە لەسەر حکمی جەعفەری کەس قبولی نییە کچەکەی لە تەمەنی 9 ساڵی هاوسەرگیری بکات. ئێوە قبول ناکەن؟ بێگومان قبولی ناکەین. تەمەنتان چەند بوو کاتێک شوتان کرد؟ من تەمەنم 28 ساڵ بوو. ئەی پورێ من 24 ساڵ بووم. 24 بەڵێ دایکم کە هاوسەرگیری کرد تەمەنی 13 ساڵ بوو. دایکت دادوەر پەسەندی هاوسەرگیرەکەی نەکرد تا گەیشتە تەمەنی 15 ساڵ. کە سێ منداڵی بوو ئەو کات گرێبەستی هاوسەرگیری بۆ کرا. نانی تەمەنی 12 ساڵ بوو. 12 ساڵ بوو. هەندێک لە وڵاتر بنکەی تەندروستی ناوچەی ئومولحەمامەم بینی. لێرە دەردەکەوێت کە ئەو ژنانەی دووگیان دەبن و منداڵن لە دەفتەر تومار دەکرێن. زۆر زۆرن. أنا اسمي فيدار كردي اسمي كردي كإدراك إنك عايزها أم كواجبات رح تقوم بها اتجاه هذا الطفل. الأم كم كان عمره يعني؟ دایکان لە چ تەمەنێکەوە دەست پێ دەکەن؟ بچووکترین تەمەن چەندە؟ زۆر هەن 14 15 14 ساڵ 15 ساڵ 16 زۆر زۆرن 13 ساڵ نا 13 کەمە بەس 14 هەیە بەڵە 14 زۆرە لە تەمەنی 14 ساڵدا کە دێن سکیان پڕە واتە لە تەمەنی 13 ساڵدا شویان کردووە بەڵێ منداڵبوونەکەیان ئاساییە؟ ئاساییە ڕێژەی ئەم حاڵەتە چەندە؟
بەخوا ڕێژەکە زۆرە زیاترە لە گەورەکان. ئایا ڕێژەی هاوسەرگیری لەم تەمەنانەدا زیادی کردووە بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوو؟ زۆرتر بووە. بە ڕێژەی چەندی زیادی؟ بە تایبەتی لە 2 ساڵی ڕابردووە زۆر بووە. زیاتر بووە. بەڵێ زۆر بووە. خزمەکانتان لەم تەمەنەدا شیان کردووە؟ یەکێکیان منم لەو کەسانە تەمەنم 14 ساڵ بوو هاوسەرگیریم کرد. بە زۆرە ملی؟ نانە. ئەوە کەمتر لە 15 ساڵ. بەڵێ کەمتر لە 15 ساڵ کەمتر لە 14 شیتایە. ئەمە 14 ساڵە. ئەوە؟ ئەمە دوێنێ بوو دوێنێ تۆمار کرا. ئیتر تەمەنەکان لێرە و لەوێ ئاوایە. وەتە لە هەر لاپەڕێدانیتگە یەکێکەیە. بەڵێ زۆرە. ئەوە کەمترە. بەڵێ. ئەمە کەمترە. بۆ نمونە ئەمانە ئەمی کەمترن لە 18 ساڵ. گەڕاینەوە سنووری پارێزگای بابل لە دەوروبەری قەزای موسەیەب ئەم خێزانم بین بەو حاڵەشەوە دوو برا دوو کچی منداڵیان هێناوە. ینی کان زەو شتێک هەیە ئەو ژینەکە تەمەنی 12 ساڵ بوو کاتێ هاوسەرگیریتان کرد. بەڵێ نزیکەی 13 ساڵ. 13 ساڵ 12 و 13. بەڵێ منداڵێکم هەیە و یەکێکی تر لە ڕێگایە. ئێستا منداڵتان هەیە یەکێکش لە ڕێگایە. منداڵێکم هەیە. کوا هاوژینەکانتان؟ ئەمە هاوژینەکەتە؟ ئەمەیان ژنی منە. تو باش ئینشەڵڵا. تەمەنت چەند بوو کاتی هاوسەرگیریت کرد؟ 12 ساڵ. 12 ساڵ. بەڵێ. سڵاوت لێبێت. وەرە. چەند ژوورتان هەیە؟ هەر خێزانە و ژوورێکی هەیە. ئەوە یەک؟ کا ژووری تو؟ ئەوە ژووری ئێمەیە. ئەوە ژووری تووە. ئەوە ژووری دایک و باوکتانە. ئەوەشی دایک و باوکمانە. لێرە هاوسەرگیری چەند تێدەچێت؟ 3 ملیۆن هەرەوەندە. 3 ملیۆن. زێر بۆ بووک دەکڕن؟ بەڵێ ئاڵتون و کەلوپەل. ژوورەکە و بەڵێ. زەماوەن؟ بەڵێ. وێنەی هاوسەرگیری دەگرن؟ ڕاستە. تەمەنت چەند بوو کاتێ شوت کرد؟ 13 ساڵ. 13 ساڵ. گەیشتنە بەختە هەر زوو ویستم بەرەو پەرلەمانی عێراق بچن. تاوەکو زانیاری زیاتر لەسەر هەمواری باری کەساتی و بەشودانی کچ لەسەر مەزهەبی ئیمام جەعفەر بزانن. لەم پەرلەمانە لە یەک دانیشتندا کە چەند خوڵێکێکی درێژەی کێشە بڕیار لەسەر چارەنووسی هەزاران کچی مەزهەبی شیعەتدا. ئێرە پەرلەمانی عێراقا لە 21/1/2025 ئالەم پەرلەمانە قانونێک دەنگی لەسەردرا بەپێ ئەو خەڵکەی کە من قسەم لەگەڵیان کردووە زۆربەیان گوتیان لە مێژووی عێراق قانونێکی ئەوها سەیر و سەمەر دەرنەچووە. بە گوێرە ئەم قانونە هەر کچێک کە باڵغ بوو بەپێ مەزهەبی ئیمام جەعفەر لە تائیفەی شیعەدا دەتوانن بەشوو بدەن. ڕەنگە لە ڕووی عەقڵ و جەستەوە هێشتا کامل نەبوو بێتن. هێشتا ڕەنگە حەزی لێتی لەبەر دەرگا یاری بکاتن بەڵام بەشوو دەدەن. ژنێک لەم بەغدادە بە منی گوت هەر سەر جێگایەک لەگەڵ ئەم کچە منداڵانە
وەکو تند و تیژی سیر دەکەین دەنگدان لەسەر قانونی یاخود هەموارکردنی یاسایی باری کەسێتی لە عێراق بوو بە شودانی کچی منداڵ هێشتا ماویەتی بوتان باز بکەم. لە لژنەی یاسای پەرلەمانی عێراق بڕیاردرا کاغەزی کوتایی یاساکە ئیمزا بکرێت. بە دەنگێکی کزەوە قسە دەکەن. ئیمزاکە بوو بە شودانی کچی عێراقیە لەسەر مەزهەبی جعفەری. بەگوێرە یاساکە لە دادگا دادوەرگرێ بەستی هاوژینی بۆ کچ لە تەمەنی 15 ساڵی دەکەن. هەروەها لەلان دادگەوە ڕێگە بە پیاوانی ئاینی مەزهەبی شیعە دەدرێت گرێبەستی هاوژینی بکەن تەنیا لە دادگا توماری بکەن. پیاوانی ئاینی مەزهەبی شیعە کە چاوم پێیان کەوت و قسەم لەگەڵیان کرد گوتیان هەرکە کچ باڵغ بوو بە گوێرەی فتوای بەردەست دەتوانرێت بەشوو بدرێت. ئێمەش گرێبەستی هاوژینی بوو دەکەین. ئەنجامەکە ڕوونە ئێدی کچان بە تەمەنێکی بچووک کراسی بووکینی لەبەر دەکەن دەکرێنە دایک. دواتر وەک خۆیان بە بەڵگە باسییان کرد بەشێکیان تەلاق دەدرێن. سەڵاو شێخ بەخێر بێت. بەخێر بێت چۆنی؟ چۆنیت تەندروستی چۆنە؟ شێخ عەبدولکەریم عەبدولکەریم عەبتان ئەلجبوری جێگیری سەرۆکی لژنەی جێگیری سەرۆکی لژنەی یاسایی. ئێمە ئەمەمان لە هۆکارە پێویستەکان بۆ پێکاتەی شیعە و پێکاتەی سونە لە مادەی 1970دا پەسەند کرد. چۆن پەرلەمانی عێراق دەنگ بە یاساک دەدات و هاوڵاتیان تەنانەت ئەو شیعانەی چاوم پێیان کەوتووە ڕازی نین. دەنگدانەکە نوێیە سەیری دیدارەکان بکە مەحاڵە یاسایەکە بێت هەموو کەس ڕازی بکات. بەڵام ئێوە ناوەڕووکی یاساکە بۆ مەرجعی شیعە و وەخفی شیعەیان بەجیانیشتوە ئەوان دەنووسن. ئەوان دەینووسن ئێمەش ڕێز لە باوەڕ و دابوو نەریتیان دەگرین. ئەمەم بە فەرمی وتووە. بۆ نمونە ئێستا ئایا کچەکەت لە تەمەنی 12 یان 11 ساڵی بەشوو دەدەی؟ مەحاڵە من لە لێژنەی یاساییدا یاساکەم بەباشی خوێندوێتەوە. تەمەن بە 15 ساڵ دیاری کراوە. خاڵ لەسەر دێڵ نابێت لە 15 ساڵ کەمتر بێت. جگەلەوە ئەگەر کەسێک بیەوێت کچەکەی یان خوشکەکەی لە تەمەنی 12 ساڵیدا بەشوو بدات ئەو بابەتێکە پەیوەندی بەخۆیانەوە هەیە. بەڵام لە یاساکەدا وەک پێم گوتی ئێمە سەبارەت بە مادەی 188 ئایا ئەمە لە ناوەڕووکی شیعە و وەخفی شیعی کە دەنووسی دێت؟ نازانێت. نازانن گۆ کەس نازانێت. نێوەڕۆکە ئێستا دیار نییە. ئەمە ڕوونە. سوپاس. دەڕۆی و ڕازی بەو یاسایە. بەخێر بێ بەخێر بێ بەخێر. شێخ بەڵە چاوک ئەنێ ڕازی بەو یاسایە. ئەوانەی نووسیویانە ڕازین لی. منیش بۆ خۆم قەناعەتم بەوە هەیە کە ئەوان قەناعەتیان پێ هەیە. شێخ ئەمە واژوور لەسەر یاسای باری کەسی باری کەسێتی کرد کە پەرلەمان دەنگی لەسەردا. بەڵێ. پێش ئەوەی پەرلەمان بەجێ بێڵین جێگیری سەرۆکی لژنەی یاسایی شێخ عەبدولکەریم عەبتان لەبەر دەرگای ئۆتۆمبیلە زری پۆشکراوەکەی بانگی منی کرد. گوتی ئەوە تا وەرە ببینە هەموو شتێک تەواو بوو. وا بوو سەر و کومار دەبم تا وەکو فەرمانی کوماری بۆ یاساکە دەربکات. ئایا شێخ ئێستا ئەمەش سوودی بۆ دەبێت. کوا حوزەیفە لەکوێ؟ ئێستا دەیبین بۆ لای سەر و کۆمار و ئەنجومەنی باڵای دادوەری. ئێستا یاساکە دەبێت لای سەرۆک ئەو ڕەتی دەکاتەوە یان ڕازیە لەسەر. جەنابی سەرۆک ڕەتی کاتەوە؟ ڕەت دەکاتەوە یان ڕازیە. شەڕی خۆتم لەلادە. ڕاتکردنەوە هەیە؟ ڕەت ناکاتەوە. بە ئیزنی خوا ڕەتکردنەوە نییە. دڵنیایی؟ بە شەرەفە تۆ بڵێ ڕەتی کاتەوە؟ ڕەت ناکات. سەرۆکمانە. بش ڕاستە کە سەر و کومار ئیمزای لەسەر دەکات. قانونەکە هەموو داواکەن سەر و کومار ڕەفزی بکاتن. بەڵام شێخ عەبدولکەریم دەڵێ ڕئیس نا سەرۆکی ئێمەیە عێراق ئیمزای لەسەر دەکات.
دەنگە ناڕازایەکانی دژی هەمواری یاسای باری کەساتی لە عێراق بەرزن. پێیان وایە هەمواری ئەم یاسایە خراوەتەوە پێش مافی کچێک کە هێشتا دەیەوێت لە ژیانی منداڵی و خوێندنی خۆیەوە بژی. دکتۆر شرۆخ عەبایچی پەرلەمانتار و بەرگری کار لە مافی ئافرەت زۆر بەتوندی هێرش دەکاتە سەر هەمواری یاساکە و پێی وایە عێراق گەڕاوەتەوە بوو سەردەمی تاریکی. بە درێژایی مێژووی دەوڵەتی عێراق کە درێژ دەبێتەوە بۆ 100 ساڵ هیچ کات یاسایەک بەم شێوەیە تائفیە دەرنەچووە کە یاسایەکی تایبەت بێت بە شیعە. ئەم ترسە گەورەی ئێوە سەبارەت بەم یاسایە لە شوێنی خۆیدایە؟ بێگومان نیگەرانەکانمان پاساوی خۆی هەیە چونکە یەکەم جار ئەم کێشەیە لە چوارچێوەی دادگا و دادوەریەوە دەگوازرێتەوە بۆ لای پیاوانی ئاینی جیاواز و هەمە جۆر لە مەزهەبی شیعەدا. بەڵێ مەزهەبی جافەری، بەڵام هەروەها ئەم کارە پیاوی ئاینی بڕیاری لەسەر دەدات کە گرێبەستی هاوسەرگیری دەکات. دادگاش تەنیا ڕۆڵی تۆمارکردنە، ئەمە بە گوێرەی هۆکارە پێویستیەکانە. استملاك الأراضي العائدة للمواطنين والمسؤولين سيادة الرئيس تصويت على أسباب الموجبة تصويت هذا على أسباب بەڵێ ئەمە لەسەر هۆکاری دەرکردنی. ئەمە بەلایەوە کارەساتە؟ ئەمە کارەساتە. کارەساتێکی یاساییە. بەڕاستی هەوڵی جددی هەیە بۆ گەڕاندنەوەی عێراق بۆ دواوە و بۆ سەردەمە تاریکەکان کە پێش هەموو ناوچەکە تێمان پەڕاند. 60% کۆمەلگاکەمان شیعەن، ئەوان مرۆڤن و عێراقین و ژن و منداڵ و کچی شیعەن. ئایا ڕادستی نادیاریان بکەین؟ إلى المجهول. چوینە ناوچەی شعلە لە بەغدا، ناوچەیەکی شیعەنشین، تاوەکو قسە لەگەڵ ئیمامی مزگەوتی ڕەسوول الئاعظەم بکەین کە بووچی شیعەکان مەبەستیان بوو ئەم یاسایە لەسەر مەزهەبی ئیمام جەعفەر هەموار بکرێت. پێش ئەوەی چاوم بە شێخ نور ئەلساعدی بکەوێت لەبەر دەرگای مزگەوتەکە قسەم لەگەڵ ژنانی ناوچەکە کرد. ئەوان لەگەڵ هەمواری یاساکە نەبوون، دەیانگوت نا چۆن کچی خۆمان بە منداڵی بەشوو بدەین. کچی خۆ لە تەمەنی بچووکیدا بەشوو نادە. نانا بە بچووکی بەشووی نادەم. هەرگیز هەرگیز. ئێوە لەگەڵ ئەم یاسایان؟ نەخێر هەرگیز. تەمەنی کچەکە چەندە؟ 17 ساڵ. 17 ساڵ. بەشوو دەدەی؟ نەخێر. لەگەڵ 11 و 12 نیت. بۆ؟ نەخێر شتی وا نابێت. شێخ نور ئەلساعدیم بینی پیاوێکی باڵابەرز بوو، عەبایەکی تایبەت بە پیاوانی ئاینی مەزهەبی شیعەی لەسەر شام بوو. گوتی بابەتی هاوسەرگیری بابەتێکی شەخسیە، کەس پەیوەندی پێوە نییە. هەر ژنێک بێت هاوسەرگیری بکات دەبێ ملکەچی یاسای شەرعی بێ، واتە دروست نییە پەیوەندی هاوسەرگیری هەبێت تەنها دوای گرێبەستی هاوسەرگیری نەبێت. لە کاتێکدا خەڵکی تر ڕێگە بەوە دەدەن بەبێ گرێبەست. وەڵامی پرسیارەکەم دەست نەکەڵ. وەڵامەکە چونکە خەڵکەیە لە تەمەنی بچووکیدا لە 11 ساڵی و 12 ساڵی شویان کردووە و پەیوەندی هاوسەرگیریان هەیە و منداڵیانیش هەیە. ئەمە لە دەرەوە یاسا بووە. سەید گرێبەستەکەیان کردووە. یاسا دایناوە 16-15 ساڵ. ئێوە بەڵام ئەمە کەمتر لەوەی کە لە یاسادا هاتووە. بەهۆی گوشارە نێودەوڵەتیەکانەوە ڕێکەوتنی جیهانی هەیە کە ئەم بابەتە لەوانی عێراق لە ئاسیجانیدا شەرمەزار بکات. ئەگەر گوشارەکان نەبوانەیە؟ ئەگەر گوشار نەبووایە بابەتەکە کراوەیە. هاوسەرگیری کێشەیەکی کەسیە و کێشەیەک نییە زیان بە کەس بگەیەنێت. من بە ئەمانەتەوە قسە بۆ دەگواسمەوە ئەوانەی کە چاوم پێیان کەوتووە قسەیان بۆ من کردووە، گوتیان شیعە بەهۆی ئەم یاسایەوە
کردەوە عێراقیان گەڕاندەوە بوو سەردەمی تاریکی ئێوە دەڵێن چی؟ کوا بەڵگە لەسەرەوەی کە وڵاتمان بۆ دواوە گەڕاندوێتەوە ئەمە تەنها پەیوەندی بە پەیوەندی نێوان پیا و ژنەوە هەیە ئێمە یاسای ئابووریمان نەگۆڕیوە کۆنتترۆلی سوپامان نەکردووە دەستمان لە سیستمی تەندروستی و گومرگ و سنوورەکان نەداوە چۆن ڕێخستنی گرێبەستی هاو سەرگیری لە نێوان پیا و ژندا گەڕانەوەی وڵاتە بۆ دواوە پێم وایە ئەمە تۆمەتێکی لاوازە لە شەقامی هادی لە نزیک دوڕیانی سەید لە دەڤەری حەی الفەضل لە بەغدا بابەتی بەشودانی کچ لەسەر مەزهەبی جەعفەری قسەی گەرمی خەڵک پیاوانی ناوچەکە نەیان شاردەوە کە لەگەڵ ئەوان کچ هەر کە باڵغ بوو بەشوو بدرێت هەردێکیان زیاتریش دەچن دەڵێن هەر کە گەیشتە 9 ساڵی کاتی ئەوەیە بەشوو بدرێت ئەم پیاوانە دانیشت بوون لە مەرتەبەی ئیمام گەورەتر سەیری ئیمام جەعفەر دەکەن هیچ مەزهەبێک لە مەزهەبی جەعفەری ناوازەتر نییە باشتر نییە لە مەزهەبی جەعفەری مەزهەبی جەعفەری چی دەڵێ ئیمامی ئیمامەکانە ئیمامی ئیمامەکان ئیمامی ئیمامەکانە خوا کردوێتی بە ئیمام نەک مرۆڤ ئیمام لەخواوەیە لەخواوەیە بەڵێ لەخواوەیە نەک مرۆڤ وا ڕایز پاردووە لەلایەن دەسەڵاتدارانەوە نەکراوەتە ئیمام لەخواوەیە ئێستا ئەگەر کچێکت هەبێت تەمەنی 11 ساڵ بێت پێگەی بێت بەشوو دەدەیت؟ بەشووی دەدەم ئیمام جەعفەر هیچ شتێکی لە گیرفانی خۆی وەنهێناوە ئەگەر کچێکت هەبێت تەمەنی 11 ساڵ بێت بەڕای تۆ بەشوو دەدەیت؟ نەخێر نایدەم بەشوو ئەی تۆ؟ 18 ساڵی بە8 ساڵی بەشووی بدە گرنتی لەسەرە چۆن بە8 ساڵی بەشووی بدە گرنتی لەسەرە محەممەد ڕوودی خۆی لەسەر بێت ئایشەی لە چ تەمەنێکدا هێنا نازانیت دەزانیت لە 9 ساڵیدا لە کتێبەکاندا هەیە بەڵام جیاوازی هەیە لەسەرەمە نانا 9 ساڵ هەیە چۆن؟ ئەو شتیوانە کە هێنای 9 ساڵ بوو ئایشە هاوسەری پێغەمبەر ئەمە لە کتێبەکاندا هەیە کتێبی سونە تۆ بەویستی خۆت ئەو لەگەڵ ڕێی تۆ نییە؟ نا ئەو نەیخوێندۆتەوە پێگەیشتن بە ڕێکەوتنی هەموو فەقیهەکان تەمەنی 9 ساڵی نییە ئەگەر لە کتێبێکی ترا شتێکی تر باس کرابێت ئەوە لەکوێ نووسراوە ئەو ئاەتی قورئانە شانە بدە لە کام سوورەتە نانەنا شانە بدە با بیبینم دەری وێنە سوورەتی نیسا شتیوانیە هەرگیز شتیوانیە الرجل حمرة يصبح منهن رشدا فادفعوا إليهم أموالهم رشدا؟ بلى قول الله تعالى صاحب قد يكون مع تقادم الزمن هي كانت 19 مسحت الألف هەموو ئەم گفتوگوانە ڕێگەی نەگرت هەمواری یاساکە لە پەرلەمانی عێراق دەرنەچێت بۆەوەی کچ لە منداڵی خۆی نەبێتە دایک یان بێوەشە چونکە ئەوانەی لەگەڵ دەرچوونی یاساکەدا بوون بەهێز بوون ئەوانەی لەگەڵی نین ترسیان هەیە منداڵی کچەکەیان کوتایی پێ بهێت پێش ئەوەی دەستی پێ بکات بۆیە بە توندی دەستی کچی خۆیان گرتووە تا وەکو ڕزگاریان